لە گۆری وان زانیاریان ژێ چەند ژێدەران بێ دەست ئێنارتی کەتنە دێ دەما 2 ساڵین دەربازبوویدە مەنسوور بەرزانی کوڕی مەسعود بەرزانی دەست بێ سەرزەویە بەترۆلا عین زاڵادە گرتیا و بێ ناوێ پێشمەرگە ڕۆژانە 10,000 بەرمیلێ بەترۆلێ بڕیا تەنکەرات دەفرۆشێ گۆپەرەیە ساڵانە دەگێ 100 ملیۆن دۆلار. مەنسوور بەرزانی کوڕی مەسعود بەرزانی گۆژێ دۆزدهێتە باغێڤە نەرینن جودا لەسەر پۆستاوی هەنا ناوبووری فەرماندەی لەشکرەی گولان و فەرماندەرەی لەشکرەیەکی تایبەتی هێزی پێشمەرگەی کوردستانە. زەویەی بەترۆلا عین زاڵات سەربێ نەحیا زومارە لە باکووری ڕۆژاوای باژارێ مووسڵی و بەری هاتنە داعش دەبن دەستی حکوومەتە ناوەندە بوو. زەویەی بەترۆلێ ژالیە پۆلیسی بەترۆل و غازە عراقی بە دەهات پاراستن لێ پشتی هاتنە داعش و کۆنتڕۆلکردنەوە ناوچەیان ژالیە هێزی پێشمەرگەوە ئەو زەویەی بەترۆلێ ژالیە هێزی مەنسوور بەرزانیوە هاتنە کۆنتڕۆلکردن. لە گۆری بەڵگەین لێ بەردەستی ئێنارتی زەویە عین زاڵات دیکارەی ڕۆژانە 10,000 بەرمیلێن بەترۆلێ بەرهەمبێنە لێ تو دادایەکە فرۆتن و دەرخستن لێ سەر عین زاڵان نەهاتیە داین بێ وەزارەتە سامانی سروشتیە هەرێمەی و ڕاستەوخۆ بەترۆلە دەرخستی ژالیە هێزن مەنسوور بەرزانیوە بڕیا تەنگەرانەوە تێفرۆتن. لە گۆریوان بەڵگەین دەستی ئێنارتیدە لە مەهانە یا ساڵات دەربازبووی پەرلەمانە کوردستانی نویسێک ئاراستی وەزارەتە سامانە سروشتی دکات دەربارەی زەویە عین زاڵە و چاوایە فرۆتنە بەترۆلێ و پەرلەمان بێ سامانە سروشتی ڕاگەاندیە گۆ بەترۆلە زەویە عین زاڵە بێت تەنکەرە لە بازارە ڕەش تێفرۆتن. لە بەڵگەیەک دنگ و ئیمزای ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتی لێ سەر و لێ سێزدەی مەها 10 یا ساڵات دەربازبووی ئاراستی وەزیری هەرێمی بوو کاروبارەی پەرلەمان هاتیە کردن بەرسوا پرسیارین پەرلەماندایە دەربارەی زەویە عین زاڵە تێدا هاتیان ویسادن تەکەس دکن گۆ بڕیا وەزارەتە سامانە سروشتی تو مامەڵەیەکە فەرمی و نافەرمی نەهاتی ئەنجامدان دەربارەی ناوەڕۆکە پرسیارین وە هەر بەڵگەیەک و دوکۆمنتێک هەبێ بێ سپاسیوە دەبێ ئالیکار ئەگەر ئەف بابەت ڕاست بێ داگۆ کارێ پێویست بێ ئەنجامدان بێ هەمانگی لەگەڵ وەزارەتە نافخۆ تەویگۆ ئێنارتی پەیوەندی کرد بڕاگەاندنا سەرۆکاتیە هەرێمی و پرسیار ئاراستەی کرد دەوێ دەربارەیدا لێ بە حەجەتە گۆ مەنسوور بەرزانی تو پۆست لە سەرۆکاتیە هەرێمی وەرنەگرتیە چلێ دوان نەدا. هەروەها تیمێن ئێنارتی چەند جاران خواستن بچن نێزیک زەویەن عین زاڵە ji bo bedweda çûn û wênegirtin lê jaliyê hêzin ew lehiyê ve li wê deverê rêlwan hat girtin. Lê gorî bedweda çûnên NRT ew 10,000 bermîlên zeviyên Eyn Zalê bi rêya tenkeran di rêya Snûrê İbrahîm Xelîl ve ji bo Tirkiye tên şandin û periyê petrolê li cihê Wezareta Samanê Sûriştî Mansûr Barzanî werdigire got salane 100 milyon dolarin.